پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کەسێک سێ جار داوای ئامۆژگاری لێکرد فەرمووی ئەوسینی ئەی پێغەمبەری خوا ئامۆژگاریم بکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەر سێکیانە فەرمووی لا تەغضب، تووڕە مەبە. ئەمە ضەبتی نەفسە، یعنی دائم ڕەوش بەرزەکان ئەوەیە بەسەر خۆیان ئازاڵن. ڕەوش بەرزێک لەگەڵ کەسێک کە ڕەوشی ناگاتە ئەو ئاستە بەڕێزان لەوەدا دەردەکەوێت. ڕەوش بەرز بەردەوام بەسەر نەفسی خۆی ئازاڵە، تووڕەیی خۆی دەخواتەوە. ئەگەر خوا ڕەحمی پێکردی لە کاتی تووڕەبووندا پێویست بوو، یعنی پێویست نەبوو بەڕاستی تووڕەبی، بەڵام هەڵچوونێکی دەرونی ڕووی تێکردی، ضەبتی نەفسی خۆتت کرد، بەسەر خۆت ئازاڵ بووی، دڵت بە خۆت خۆش بێ، ئەوە تۆ ڕەوشتت زۆر بەرزە. بەڵام هەندێک جاریش پێویستە تووڕەبی، چونکە کەسانێکن وا ئەزانن کە ڕەوش بەرز ئەوەیە ئەڵێن فڵان کەس وەکو بەحر وایە، قەت شلوێ نابێ، قەت تووڕە نابێ. ناوەڵاوان نییە. ئەو پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ، خوای پەروەردگار باسی موسا دەکات، جار هەیە تووڕە بووە. هەروەها باسی پێغەمبەری خۆمان صلی الله علیه وسلم لە چەندەها فەرموودەدا هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تووڕەبوونی پێوە بیندراوە، کەواتە لە شوێنێکە کە قابیلی ئەوەیە تووڕەبی، تۆ هیچ تووڕە نەبی، شوێنێکە سوکایەتی بە ئاینی خوای پەروەردگار دەکرێت، بە ڕەوشت و ئەخلاقی موسڵمانان دەکرێت، سوکایەتی بە کەرامەتی مرۆڤ دەکرێت، سوکایەتی بە هەموو مقدساتی میلەتێک دەکرێت، سوکایەتی بە خۆت دەکرێت. ئالەو کاتەدا معقولە وەڵا بڵێ پیاوێکم وەکو بەحر وام پێ دەکەنم، زەر دەخەنە دەکەم. نە، تووڕەبوون لەو کاتەدا پێویستە، چونکە شعوری تۆ دەردەخا کە تۆ کەسێکی هەستت هەیە، سۆزت هەیە، عەقڵت هەیە، بوونت هەیە، کەرامەتت هەیە. بەڵام تووڕەبوون خواردنەوەیەک لە شوێنێکا باشە، کەسێک قسەیەکی کردووە لەگەڵ بیر و باوەڕی تۆدا تۆزێ نەگونجاوە، لەگەڵ ئەفکاری تۆدا تۆزێ نەگونجاوە، یەکسەر هەڵمەچۆ، ئەوەی ناخت دەرمە ڕێژە. ڕەوش بەرزی ئەوەیە بەسەر خۆت ئازاڵ دەبی، هاوسەری ژیانت هەر لە ماڵەوە. ڕەوش بەرزی پیاوێک لەوەدا دەردەکەوێت کاتێک ژنەکەی لە هەڵچوونێکی ئاساییدا کەسێکی دەست ناکەوێت دەردەدڵی خۆی بەسەرا بکە، فەقیرەوە بە چی بچێتە ماڵی باوکی، بچێتە لای براکان و خوشکەکانی، بچێ بەسەر دراوسەکانە خۆی خاڵی کاتەوە، تۆی دەستکەوتووە کە مەحرەمی ئەسرار و نهێنیەکانی ئەوی. هەندێک دەردەدڵی خۆی دەکات، تۆ زێدەنگ بەرز دەکاتەوە، لەو کاتەدا تۆ ضەبتی نەفسی خۆت دەکەی و تووڕە نابی، ئەوە بەڕاستی پیاوێکی ڕەوش بەرزی. پیاوێک لە دەرەوە تووڕە کراوە، نادات پەروەری بینیوە، موچەی وەرنەگرتووە، گیرفانی خاڵیە، داواکاری ژیان یەکجار زۆرە، ئێ باشە بچێ یەخە بە خەڵک بگرێ لەسەر شەقامە، دێتەوە کەسێک ئازیزتر لە خێزانەکەی خۆی، مەحرەمتر لە هاوسەرەکەی خۆی دەست نەکەوتووە. ئەتە هەندێک تووڕەی خۆی دەردەبڕێ، ژنی ڕەوش بەرز ئەوەیە وڵامی ناداتەوە. دواتر کابرا خۆی پەشیمانە، ئارامی و ئاسایشی ناوماڵەکەش پارێزراوە.